وقت مناقشة أمر رأيانا كينو بشويتي قشتي أبينين تشيعك چەند فرعك يان چەند قۆناغێک ئەگەر لە سەرەتاوە ئەمەش بسەلمێنین بڵێن مقداد و سلمان و ئەبوو ذەڕ و ئەم بەڕێزانە متأثر بوو بن بە عەلی کوڕی ئەبی طالب شتێکی طەبیعیە چونکە حتا عومەری کوڕی خەتاب خەلیفەش بوو مەدحی عەلی کوڕی ئەبی طالب بکات و ئەبوو بەکری سەدیق خوا لێ ڕازی بە مەدحی عەلی کوڕی ئەبی طالب بکات و سەحابەی تریشن عەلی کوڕی ئەبی طالبیش مەدحی ئەبوو بەکر و عومەر کات و ئەم سێیە هەمویان مەدحی عەبدوڕەحمانی کوڕی عەوف بکەن هەر چواریان مەدحی ئیبن عەباس کەن و عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەلای ئیبن عەباس دەرسێ خوێن عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەشەرەی مبەشەرەیە یەکێ بوو لە شوراکە دوای سەیدنا عومەر ئیبن عەباس خۆوانە بوو بۆیە مەدحکردنی سەحابیەک بۆ سەحابیەکی تر شتێکی زۆر طەبیعی بووە لە ناویانە لە ناو هەموو بەشەرە وایە يعني ئەمەش لەم سەردەمەیە هەمانە ئەو مەدحی ئەوەکە و حەزی بە سەرکەوتنی ئەو حەزەکان ڕەئیەکانی لەگەڵ ڕەئی ئەویانە بگونجێ ئاڕا و مەزاهیبەکانیش وا دروست بوون شیعەیەکەم هیچ گومانێکی تیانە کە خۆشەویستی عەلی کوڕی ئەبی طالبە و لە دوای سەیدنا ئەبوو بەکرش مەجموعەیەک ڕەئی دروست بوون کە عەلی کوڕی ئەبی طالبیان پێ باشتر بوو بێبە بە خەلیفە وەک ئەبوو بەکری سەدیق بەڵام ئەمە هەر وەکو ئیبن تەیمیە فەرمووی تعەدەدەت الآراء دوایش کۆتایی پێ هات و بەیعەتەکە بۆ ئەبوو بەکری سەدیق چەسپا فێڵ و مەکر و چەواشەکاریتیان کە چەسپاوە ئەم بەڕێزانە مووی لە کۆبوونەتەوە یعنی هی ئەوەش نییە ئەبوو بەکری سەدیق کە من ئەضعەفی قەبیلەی قوڕەیشە سوڵتە و دەسەڵات بستەپێنێ بەسەر ئەو هەموو خەڵکەیە ئەو هەموو بەنی هاشم و ئەوانی تر کە هەن هەموو تەسلیمی ببن بەچی تەسلیمی بوون هەو قووەت و جێشێکی نییە عاشیرەتێکی بە قووەتیشی نییە بەچیە توانێ فەرزیکا لەسەر ئەو هەموو عشاعیرانە ئەگەر ڕاستە قسەکەی شیعە وایە هەموو متفق بوون لەسەرەوەکەوە بوو شیعەیەکەم مەجموعە شیعەیەکەم طەبیعیە کە لە دوای سەیدنا ئەبوو بەکر وەلایان یا حەزیان بە سەرکەوتنی بە خەلیفەتی عەلی کوڕی ئەبی طالب بوو ئەمە لێرە کۆتایی پێ هاتوو دوای سەیدنا ئەبوو بەکر و عومەر و عوسمان لەم فترەی حکمە نزیکی 30 ساڵ حکم 25 ساڵ حکم هیچ باسێکی تەشەیوع نییە لەم بابەتە عەلی کوڕی ئەبی طالبیش ممکن نییە 25 ساڵ ئەم حەقەی خۆی بشارێت ناشکرێ یعنی لە عەلی کوڕی ئەبی طالب ناوەشێت سابیتیش نییە کە بڵێن دەلیلێکە بێ بڵێن عەلی کوڕی ئەبی طالب ئەم حەقەی خۆی شاردۆتە و نەیوێراوە بیڵێ باش کە بوو بە خەلیفە تا ساڵی 45 هیجری حکمی کردووە باش عەلە لەقل لە ساڵی 41 بڵێن بوو بە خەلیفە تەواوی ئەوە حەقەکە خەی گەڕایەوە بوو ئەوانەی پێش من زەوتیان کردبوو هیچ شتێکی ڕواتێکی لەسەر ئەمە نییە بالعکس هەمووی مەدحی سێ خەلیفەی پێشووشیان نەکات خوا لێ ڕازی ئەگەر لە سەردەمی اختلافەکانە ئەمە مەرحەلەی یەکەمی شیعە گەرێتەکە قبوڵ و هیچ شکالێکی تیانی مەرحەلەی دوایی تریش کە شەڕی صفین ڕوویدا عەلی کوڕی ئەبی طالب لە تەرەفێک و 45 سەحابەی تریش لە خزمەتیان لە تەرەفەکەی تری معاویە کوڕی ئەبی سوفیانیش سەحابەیە و عەمری کوڕی عاس و عەبدوڵای کوڕی عەمر ئەمانەش هەر سەحابەن لە خزمەتیان بەڵام اختلافەکە بوو ئومەتەکە بە شێوەیەکی گشتی هەمووی سۆز و عەتفی لەگەڵ عەلی کوڕی ئەبی طالبە چکە هەموو والیەکانی تری دانا و بە قسەیان کرد لای بردن و بە قسەیان کرد و لا چوون جگە لە معاویە کوڕی ئەبی سوفیان بەڵام ئەمە کێشەیەکە لە نێوانی ئەوانە کە ڕووی داوە ئەو سەردەمە بۆ یەکەم جار وترە شیعەی عەلی و بەتەنیاش نەوترە شیعەی عەلی وتیان شیعەی معاویەش کەوا شیعەش طبعا وتما بە معنای طائفەیە ئەم طائفەیە لەگەڵ عەلی کوڕی ئەبی طالبن ئەم طائفەیان لەگەڵ معاویە کوڕی ئەبی سوفیان خۆی گەورە لە هەموویان ڕازی بێ ئەمەش فترەیەکی ترە بەڵام دوای سەیدنا عەلی و شەهید بوونی بەدەستی عەبدوڕەحمانی کوڕی مەلجەم و پاش ئەویش هاتنی یەزیدی کوڕی معاویە بۆ سەر حکم لە کاتێکە ئەم هەموو سەحابیە بەڕێزە مابوون یەزیدیش کە متهەمە بە فسق و فجور و خواردنەوەی ئێم سەحابە بەڕێزانەیەکی وەکو حوسەین و عەبدوڵای کوڕی زوبەیر و عەبدوڵای کوڕی عەباس و عەبدوڵای کوڕی مەسعود و سەحابە بەڕێزانە کە هەموویان وها مەشهور بوون و شەخسیاتی ئیسلامی گەورە بوون ممکن نییە مەقبوڵکەن بەڵام دوایی کە حوسەینی کوڕی عەلی شەهید بوو لە حادسەی کەربەلا تەعاتوفەکە زۆرتر بوو تەڵعان بۆ تەشەیوعەک ئەو سۆز و خۆشەویستی ئێستاژ ئێمە سۆزمانە جوڵێ بۆ حوسەینی کوڕی عەلی بەڵام نامانکا بەوەی کەوا بزانین عەلی کوڕی ئەبی طالب دەرەجەی
وەکو کولەینیە جێڕێتەوە میان خومێنی لە کتێبی الحکومە الإسلامية نەقلی کردووە لە لاپەڕە 55 طبعا لەو چاپەیەکەوە من خوێندومەتەوە ئەڵێ إمامكان لهم درجة لا يصل إليها ملك مقرب ولا نبي مرسل وينظرون إلى المجهول كمن ينظر إلى باطن كفيه ويعلمون ما كان ويعلمون ما يكون ولا يموتون إلا باختيارهم. أمر رواية شوانا شبرين ولا سوزمان لقل إمام حسين ياك شهيد ولا كربلاء ولا أمشي بو بالرياضة دينك أو درجة لبيغمبران قورتنا هيت قصيك قوار هيت شواني ناجلين معصومة شهيدێکی بەڕێزی ئومەتی ئیسلامە لە پێناوی ڕاستکردنەوەی حەق و عەدلە عەبدوڵای کوڕی زوبەیریش وایە عەبدوڵای کوڕی زوبەیریش ئیعدام کرا هەڵیان واسی لە ناو کەعبە یاخو حادیسەی ئیمام حوسەینش وەکو حادیسەی عەبدوڵای کوڕی زوبەیر وایە هی ئەویش وەکو ئەم وایە یا مصعبی برای لە بەسڕەکەی ئیعدام کرا 120,000 کەس حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی کوشتونی ئەم خوێنانەش وەکو ئەو خوێنانن کە لەگەڵ سەیدنا حوسەینا بوون فرقی ئەمە خوێنە چێکە لەگەڵ ئەم پیاوە بەڕێزەش بوون کە عەبدوڵای کوڕی زوبەیر و شۆڕشی بەرامبەرەوان کردەوە یا عەبدولمەلیک کوڕی مەڕوان بەیعەتیشیان پێدا 7 ساڵ هەر شام مابوو بەدەستی ئەمەویەکان و دواییش ئیعدام کرا سێدارەکان لە ناو کەعبە بۆ دانا هەڵیشیان واسی بەدارە بڕیاریشان دەرکردیان هیچ کەسێک بۆی نییە لێی کاتۆ لە دارێک 3 ڕۆژی پێچوو بوو دوای دایکی هات ئەسما کە چۆر بوو عمری 80 قسوور ساڵ بوو هات باوشی پیا کرد و ئاوەڕ قاچی گرت تیارە ئەمە ئانە الأوان لهذا الفارسي أن يترجل ئەرە کاتی ئەوە نەهاتووە ئەم سوار چاکە بێتە خوارەوە بیەن نەخوارەوە خۆ هەر یەکێک لەم مەئساتانەی کە بەسەر هاتووە لەو فترەی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی لەعنەتی خوای لێبێ کە کافر و مولحید و مرتەدە لای منیش وەکو قەتادە و حەسەنی بەسری و عولەما بەڕێزانە فەرموویانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 124,000 کەس هیدایەتی وەرگرت لەسەر دەستی یاوەرن 120,000 کەس کوژرا لەسەر دەستی حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی یعنی ئەمە شەر بڵێن مسڵمانە خۆمە لە سەدام و لە قەزافی و لە هەموو ئەمانی تر خراپتر بەهەرحاڵ شیعەی فترەی دووهەم شیعەیەکی سۆز و عەتف و شەفەقەتە بەسەر ئەو مەئساتانەی کە بەسەر ئال و بەیت بەنی هاشمە هاتوو بە شێوەیەکی گشتی بەڵام ئەمە هیچی نەبوو بە غولو هیچی نەبوو بەم معتەقەداتانەی کە دوایی تر عەبدوڵای کوڕی سەبە خزاندیە ناوی یا لە فورسایەتیەوە لە فارسەوە هاتە ناوی یا تەئسیراتی بووداییەکان و ئەوانی تری هاتە ناو کەوا بوو تەشەیوعەکە بێحساب بکەین کە لە چ سەردەمێکە لەو کاتانەوە دەستی پێ کردووە و زۆر لە نووسەرەکانیش تەبعاً باسی ئەمانەیان کردوتەوە کە لەو سەردەمەوە کە ئیتر تعاتوفێکی زۆرتر بۆ مەسەلەی شیعەکە زیادی کرد لە عولەمانی شیعە و سونی تەواو کتێبەکان زۆر زۆر نووسی و منەتەوە ناکرێ هەمووی بهێنینەوە لێرە بەڵام هیچ گومانی تیان نییە کە تەئسیراتی عەبدوڵای کوڕی سەبە دواییتر ئەو مەفاهیمانەی خستە ناو تەشەیوعەکەوە تەشەیوعیش بە تەبیعەتی حاڵ لە ناو فارسە زیاتر بڵاو بووە چونکە فارسەکان سەیرانە کرد یعنی هی ئەوەن دەوڵەتێکی زۆر گەورە و مەزنیان دۆڕاندووە ئەوەی لێی نەئەترسان عەرەب بوو ئەوەی لێ ئەترسان ڕۆم بوو وڵاتانی تری گەورە بوو نەک حسابیان بۆ عەرەب هەر ناکرد وایان نەزانێت ڕووکو دەرەجە دوون و خزمەتکاریانن لە پڕێکا دەوڵەتەکە ڕووخا لەسەر دەستی ئەوانە تەبعاً شتێکی غایە دەرەجە گەورە بوو مهم ئەوەی ئێستا بزانین کە تەشەیوعەکە بەم سێ مەرحەلەیان ڕۆیشت